والله تشي بيجم يعني متخونا خدي مخونك دي روجا قوم دركتن برجوري ما سراني خو تخونا خدي مدرباس دبو فيا صاج درباس دبو بانرجيا ويامين دليم دي باورم از درباس بن تشكي بلي ناب يعني بلكي جمن بين هر مالا خوشي باشی ڕۆنی؟ کەلەجان پڕە باش کەلەجانی ڕاستە چگە لەوەی کە دەنگی تۆ بۆ ئەم ستایلە کە هەڵت بژاردووە ڕاپە باشە بەڵام توانای تێکستەکانت لە ڕووی ڕیتمەوە زۆر باشە کەکێ من ڤازاتم بەسی دوورە بانکی نیرۆ ڕۆژە ڕۆنی سەرمەتا دیش قەهرا گێخۆ خوارن خواستن کورمانش خواردن بەلێ نزان کورمان چارن ژگەلی وە ژیرترە بەلا نانێت تەنور خوارن ئەوەی کە پۆزیتیڤ بوو لە تۆیە ئەوە بوو کە ئەتوانی توانای خۆت بە باشی لەسەر شانۆ دەرببڕیت ینی شانۆ بۆ خۆت قۆرخ بکەیت ینی بتوانیت دانس بکەیت بتوانیت کۆنتاکتی چاوت هەبێ لەگەڵ ئێمە ئەوە زۆر جوان بوو سەرنجی بەڕاستی منی ڕاکێشا کە چاوی تۆ لەگەڵ کامێرە ڕۆیشت ینی تۆ بینەرت لە بیر نەکردووە ئەو بینەرانەی کە لێرە ناتوانن ئامادە بن تۆ بینەرت لە بیر نەکردو بۆ ئەوانیش کۆرانیاڵێ ئەمانە هەموو شتی پۆزیتیڤن زم ببن بەڕیا مەرندا ئەگەری کوردە مەڕیا مەڕۆکن زمانی کوردە مەڕوونە نێماس بەری خۆمە بدنەمە بکەس کەسیژی دنە بژمە بێبەس لێخە لێخێ کەکەمە لێخێ نا بەلە دیشمنتی دەرکە بخۆ نادم ژالی ئاگری بێکەتی چ فێدە زێدە بوو نامە دەخاین وێ چاوی وە پاقش بدلێ وە ناری ئێمە بڕیارێکمان داوە پێکەوە کە بەڕاستی زۆر زەحمەت بوو بۆ ئێمە چونکە ئەبێ بەشدار بووان قۆناغ دوای قۆناغ کەمتر ببنەوە ئێمە باوەڕمان بە توانای تۆ هەیە و ڕەنگی تۆ لێرە لە ناو کورد ئایدڵە جیاوازە ئێمە هەمومان دەخوازین بمێنیتەوە لەگەڵمان بەردەوام بکەیت بەردەوام ببیت پیرۆزباییەک سپاس شتێن هۆزێ بسەر خەمیدم ئەزۆ فەدیکار دەرناخم ئافرین یا سۆزا وێز دمە سەرخۆشی بیت ساڵ مامۆستا بە هیوای سەرکەوتن زۆر پیرۆزە چاوێ منی تمام باش باش هەستە چۆنە؟ حسێمێن وەڵا حسێمە خوشتیا خۆش مەرەی فەقەتن کە باڵێ من بەلاچوو ئەز نکارم ئەو حسێنی خۆبیشی دەرخم دەڕێن یان با ساد نێژی چی دەسێمە زێ بکەم ئەوجارە هەبوو موزیک هەبوو ڕێپ کەزێ بکەم ساحنە شۆوی شۆ کەزێ چێکم یانش بۆ کوردستانی مەزن چی دەسێمە بێ چێکم